هەر سەبارەت بە پرۆژە یاسای نەوت و گاز دوای ئەوەی کە حکوومەت پێکات بڕیار بوو دوای پێکێنانی حکوومەت لە ماوەی 6 مانگدا ئەو یاسایە ئیدی تێپەڕەندرا و پرۆژە یاسا بچێتە پەرلەمان و بکرێت بە یاسا، بەڵام دواتر باس لەوە کراکە لەسەر بنەمای پرۆژە یاسای بودجە کە یاسای نەوت و گازیش تێدەپەڕێنرێت. لەسەر ئەو بابەتە گفتوگۆ زیاتر لەگەڵ دکتۆر سەلام زوبەیدی گوتەبێژی هاوپەیمانی نەسڕ دەکەم کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سەلام ئەم کاتتان باش، ڕوئیای ئێوە یاخود ڕوئیای هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بۆ پرۆژە یاسای نەوت و گاز چییە؟ نعم بسم الله باڵێ بە ناوی خدای گەورە و میهرەبان، شەوی ئێوەتان باش، شەوی تەواوی بینەران باش. بە دڵنیاییەوە ڕێککەوتنی سیاسی کە حکوومەتی لەسەر پێکێنرا ئەمە کارنامەیەک بوو لە نێوان هاوپەیمانی ئیداری دەوڵەت و چوارچێوەی هەماهەنگی واژووی لەسەر کرا لەگەڵ برایانمان لە پێکاتەی کوردی کە چەند ڕێککەوتنێک و چەند خاڵێک هەن ڕێککەوتنیان لەسەر کراوە و دەبێت لە چوارچێوەی بنەما سەرەکیەکاندا بن بۆ یەکلاکردنەوەی زۆرێک لە دۆستی هەڵپەسێردراوەکان، هەروەها ڕێککەوتن لەسەر دەرکردنی یاسای نەوت و گازیش کراوە. هاوپەیمانی نەسریش وەک بەشێک لە چوارچێوەی هەماهەنگی ئێمە لەو باوەڕەدان کە پێویستە ئەو ڕێککەوتنانە ببنە بڕبڕی پشتی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا بۆ چونکە پێشتر چەندین کێشە هەبوون لەسەر و تا ئێستا شەرماون لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و هەروەها کۆکردنەوەی داهاتەکان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا. ئەمەش کێشەیەکی زۆر گەورە و ئاڵۆز بوو. ئەمە لەو باوەڕەدان یاسای نەوت و گاز ئەم هەموو پەیوەندیانە ڕێک دەخاتەوە و دادپەروەری بۆ هەموو لایەنەکان دەستەبەر دەکات. ئەمەش بەوەی کە پێویستە لایەنی کوردیش بە شایستەی خۆی بگات، بەڵام لە کێشە سیاسیەکان زۆرن و هەروەک کە بینیمان ئەم بەم کۆتاییە هەندێک کێشە لە یاسای نەوت و گازی لای یاسای بودجەشدا دروست بوو و بووم بە کێشە لەوانەیە ئەم کێشەیە تۆزێک کێشە بۆ یاسای نەوت و گازیش دروست بکەم، بەڵام پێویستە هەرچەند پێویست بوو لە ماوەی 6 مانگدا دوای پێکێنانی حکوومەت دەبوایە ئەو یاسایە دەنگی لەسەر بدرا بە یاسای نەوت و گاز مەبەستمە، بەڵام من لەو باوەڕەدام کە پەیوەندیەکان لە ئاستێکی باشدان و دەرفەتی باش لە بەردەممانە بۆ دەنگدان لەسەر ئەو یاسایە. هەروەها باوەڕی تەواویشمان بە محەممەد شیع سوودانی هەیە بۆ یەکلاکردنەوەی ناکۆکیەکان لە نێوان هەولێر بوو دوای 6 مانگ لە پێکێنانی حکوومەت ئەم پرۆژە یاسایە بچێتە پەرلەمان و تێپەڕێنرێت. هۆکارەکە چی بوو کە نەچووە پەرلەمان و تێنەپەڕێنرا؟ هەرچەندە ڕێککەوتنیش کرابوو. بەێ ئەگەر بە ڕاشکاوانە باز بکەم، با ئێمە ڕاشکاوان بین لەگەڵ ئێوە و لەگەڵ کەناڵە بەڕێزەکەتان. ئێمە ئەمڕۆ ئەگەر پرسیارمان لێ بکەی لەبارەی کاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئاخۆ لە ئاستی پێویستدا من دەڵێم نەخێر زۆرێک لە یاساکان پەک خراون تا ئێستا یەکلایی نەکراونەتەوە، ئەویش بەهۆی شێوازی سیستەمی سیاسی و پێکێنانی حکوومەت، هەروەها کشانەوەی ڕەوتی سەدر لە پرۆسەی سیاسی لەوانەیە کاریگەری زۆری بەسەر دۆخەکەوەدا هەبێت و لەسەر ئەو هەروەها ناکۆکیەکانی نێوان لایەنە سیاسیەکان و ئەو ململانەیەی دوای پێکێنانی حکوومەت لە نێوان لایەنە سیاسیەکاندا هاتوونەتە ئاراوە. ئەمانە وایان کردووە کە یەکلاکردنەوەی یاخۆت جێبەجێکردنی کارنامەی حکوومەتی سوودانی تا ڕادەیەک کەوت بێتە ژێر کاریگەری ئەو ناکۆکیانە. هەرچەند من دەتوانم بە دڵنیاییەوە بڵێم کە محەممەد شیع سوودانی نیازێکی پاکی هەیە بۆ یەکلاکردنەوەی کێشەکان و جێبەجێکردنی ڕێککەوتنەکان بە شێوەیەکی دادپەروەرانە و ئەم ڕۆژ دەزانیت پەیوەندیەکی باش لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا هەیە، هەروەها ئاڵوگۆڕی شاندەکان هەیە لە نێوان هەردوو لادا لەسەر ئاستی بەرز، لەسەر ئاستی سەرۆکی هەرێم و لەسەر ئاستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و عێراق و هەموو ئەمانە چەندین سەردانیان هەبووە و تا ئێستاش بەردەوامە، بەڵام ئەوەی تەنیا پێویستە
بە سوور ڕژبوونێک هەبێت بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانەی لا نێوان هەموو لایەنەکان لە نێوان هەردوو لادا کراوە و پێویستە دۆخەکەش ژینگەیەکی گونجاو بڕەخسێنرێت بۆ تێپەڕاندنی یاسای نەوت و گاز لە ئەنجومەنی عێراق و هەروەها لەوانەیە ئەگەر ئەم پەیوەندیانە بەردەوام بن و هەنگاوی باش بنرێت لەوانەیە تەواوی کێشەکان نێوان حکوومەتی هەرێمی و حکوومەتی عێراق گرێت لە پەرلەمان کرد باس شت لەوە کرد کە پەیوەندێکی بەهێز لە نێوان هەردوو حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی هەیە باشە مادەم ئەو پەیوەندی بەهێزە هەیە چێن نایانەوێ ئەو ڕێککەوتنانی لە نێوان ئەو دوو حکوومەتە کراون وەک خۆیان جێبەجێ بکرێن ئەو وەکو ئێوەش دەزانی ناکۆکیەکان هەن دیدگای جیاواز هەن ململانێ هەن هەموو بڕیارەکان پێویستە ڕێککەوتنیان لەسەر هەبێ ئەگەر ئێمە باسی چوارچێوەی هەماهەنگی بکەین بۆ نمونە ئەمڕۆ ئایا هەموو بڕیارەکان کە لەناو چوارچێوەی هەماهەنگی هەمویان لەسەریان کۆکن نەخێر وەڵامەکەدا ئاڵێم هەیە بەرهەڵستی بڕیارەکان دەکەن لە ناو چوارچێوەی هەماهەنگی لەوانەیە بڕیارێک لە بەرژەوەندی لایەنێکی ناو چوارچێوەی هەماهەنگیدا بێت بەڵام لە بەزیانی لایەنێکی دیکە بەزیان بۆ سەرخۆی بزانێت بۆ لە چەند حزب و کوتلەیەک پێکاتوە و هەمویان بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە هەمویان پابەندی دادپەروەری و بنەماکانی دەستور بن ئامەش هەروەها هەمیشە دەسەڵات قوزراوەتەوە بۆ سەپاندنی خواستی لایەنێک بەسەر لایەنەکانی دیکەدا و من نامەوێ ناوی هیچ لایەنێک بهێنم بەڵام ئەمە ڕاستیەکەو هەیە من ئەمڕۆ دەڵێم حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی و زیاتر لە جارێکی سەردانی بەڕێز سوودانیم کردووە و چەندین جاریش لە کۆبوونەوەکانی چوارچێوەی هەماهەنگی ئامادە بوومە کە محەممەد شیع سوودانیش تێیدا بەشدار بووە هەمیشە جەختی لەوە کردوتەوە کە دەیەوێت ناکۆکیەکان کۆتایی پێ بهێنێت و ببێتە حکوومەتێکی خزمەت گوزاری و یەکلاکەرەوەی کێشەکان لە نێوان لەسەر هەموو ئاستەکان لەوانەیە هەندێک ئەو بڕیارانەی کە لەوانەیە هەندێک بڕیاری ڕوتینی هەبن ئەوانە وەک خۆی جێبەجێ نەکرێن بەڵام ئەو بڕیارانەی کە چارە نووساسن و پەیوەندیان بە بەرژەوەندی گشتیەوە هەیە پێویستە هەموو لایەنەکان داکۆکی لەسەر بکەن من بەش دیدگایەکی گشتی بۆت باز دەکەم لە بەغدا هەموو لایەنەکان زۆربەی لایەنەکان پەیداگیرین لەسەر تێپەڕاندنی یاسای نەوت و گاز ئاماش لەسەر بنەمای ئەو پتەوکردنی پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئەگەر ئەمە نەکرێت کێشە و ناکۆکیەکان بەردەوام دەبن و ئەو کارنامەی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال واژوو کراوە ئەو کات ناچێتە بواری جێبەجێکردن بۆیە پێویستە ڕێککەوتنەکانیش لە چوارچێوەی دەستوردا دەبن و لەوە کە جێبەجێ دەکرێت ئەو ڕەشنووسەی سەبارەت بە نەوت و گاز ڕێککەوتنی لەسەر کراوە لە نێوان هەردوو حکوومەتدا ئایا وەک خۆی لە نێو پەرلەمان باڵێن تێدا پەڕێنرێت یان چارەنووسی وەکو ئەوەی بودجە دەبێت دڵنیاییەوە هەموو یاساکە بە گوێرەی هەموو یاساکان هەموو ئەو یاسانەیە کە دەچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوە دەچنە ژێر کێفی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و پێویستی بە دەنگی 50% هەیە ئەگەر ئەمە ڕوویدا زۆرینەی دەنگی بەدەستێنە و نیسابی یاسایی مسۆگەر بوو ئەو کات ئەو یاسایە تێدەپەڕێنرێت ئەو جا یاساکە بە هەر شێوازێک بێت بەڵام پێویستە پشت بە میکانیزمە دەستوریەکان ببەسترێت بۆ دەنگدان و دەنگدانیش مافێکی دەستوریە ئەو ڕەشنووسەی کە بۆ یاسای نەوت و غاز ئامادە کراوە لەوانەیە هەندێک دەستکاری و هەمارکردنەوەی تێدا بکرێت بەڵام من پێشبینی لەوانەیە چونکە هەندێک تێبینی لەلایەن لێژنە تایبەتمەندەکانەوە لەسەریان هەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی هەردوو حکوومەتەکان و حکوومەتی سوودانی لەسەر ئەوە کۆکن کە پێویستە ئەو یاسایە تێپەڕێنرێت دەنگی لەسەر بدرێت چونکە لە بەرژەوەندی حکوومەتی فیدرالی و
حکوومەت یاریمی کوردستاندا هەیە و لە دوا جار دەبێتە پێوەرێکی سەرەکی بۆ یەکلاکردنەوەی تەواوی ناکۆکیەکان نێوان هەولێر و بەغدا. سپاس بۆ دکتۆر سەلام زوبەیدی گوتەبێژی هاوپەیمانی نەسر کە لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس.